یاری لە جوانی لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی پێدراوە و توانراوە خول و پاڵەوانتی بۆ بکرێتەوە و هەروەها شوێنی ڕاهێنان هەبێت بۆ ئەم یاریە. ئایا ئەو کەسانی کە یاری لە جوانی دەکەن تەنیا بۆ تەندروستی خۆیانە یاخود ئامانجیان بەشداریکردنە لە پاڵەوانێتەکان؟ خواردنی پرۆتین و بەکارهێنانی دەرزی و حەب سوودەکانی زیاترە یاخود زیانەکانی کە لە ئێستادا زۆرێک لە یاریزانان بەکاری دەهێنن. یاری لە جوانی و کردنەوەی خول و پاڵەوانێتەکانی تەوەری سەرەکی ئەم هەفتەیە بەرنامەی ئێنسپۆرت دەبێت. لەگەڵ میوانەکانم بە وردی سلۆڤەی ئەم بابەتە دەکەین. هەر لەم بەرنامەیەدا هونەرمەند ناسری ڕەزازی بۆ ئێنسپۆرت دەدوێت و وەڵامی پرسیارە وەرزشەکانمان دەداتەوە و باز لە یادەوەرەکانی خۆی دەکات لەگەڵ وەرزش. ئێنسپۆرت شەوی هەینی کاتژمێر 7:05